کاتێک ئەوروپا لەلایەن تیرۆریست و جیهادەکانەوە دەکرێتە ئامان شیکردنەوەکان بەسەر دوو بەرەدادا بەش دەبن. بەرەیەک پێی وایە کە تیرۆر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە دێ و بەرەیەکی دیکەش دەڵێن جیهادیەکان دەمێکە لە خۆراوان. دکتۆر ئەفزال ئەشرەف ڕاوێژکار و شیکەرەوەی ئایدۆلۆژی تیرۆر لە پەیمانگای ڕۆیال دەڵێت تیرۆر دەیەوێت شوناسی خۆی و ناوبانگی گەورەتر بکات. ئەوەی ئەوان دەیانێت بڵاوکردنەوەی بیرۆڕاکانیان و دەیانەوێت دانپێدانان و پشتیوانیان بکەن. ئەوان خوازیان ئەو دانپێدانان و پشتیوانیان لە تەواوی جیهانەوە دەست بکەوێت، بەڵام بە تایبەتی لە وڵاتانی خۆراوەوە. لەبەرەوە ئەمە بۆ ئەوان گرنگە و زیاتر ناوبانگیان بۆ دروست دەکات. ئەم دیمەنانە سەردەمی جەنگە جیهانیەکان نییە، بەڵام کاتێک تیرۆر کاری ڕێکخراوەیی و مەترسیدار لە شوێنە گشتی و هەستیارەکاندا ئەنجام دەدات، ئیتر ژیانی گشتی و سەربازی تێکەڵ دەبن. بەڵام کردەوە تیرۆریستیەکانی پاریس و بڕۆکسل پێکرا جیهانی خسەنیە خۆناغێکی دیکەی سەرسوڕمان و بەرپرسیارەتی و خۆ ئامادەکردنەوە. سەرۆکی ئەمریکاش سەرباری نیگەرانیەکانی و پشتیوانی خۆی بۆ بڕۆکسل هەڕەشەی توندیش لە تیرۆریستان دەکات. من باوکم وەک هەر باوچێکی دیکە ئەو وێنە نەخوازراوانەی بروکسل خەیاڵی پەلچێش کردم بەرەو سەلامەتی خودی مناڵەکانی خۆم. لەبەر ئەوەیە کە بۆیە دەبێت بە متمانەوە ڕیشە چێشکردنی داعش هەر بە یەکەمین ئەرچی سەربازی و ئەرچی هەواڵگیری و ئاسایشی نیشتیمانی بمێنێتەوە. ئێمە سەرکەوتوو دەبین ترۆریستەکان ئەدۆڕێن. ئەوان دەیانەوێت دەستبەرداری بەهاو شێوازی ژیانمان بین. ئێمە دەستبەرداری نابین. ئەوان دەیانەوێت ملکەتی ڕوانینی ئەوان بین بۆ داهاتوو. ئێمە خۆمان لە ناویان دەبین لەبەر ئەوەی ئێمە دەزانین کە ئایندە بۆ ئەوانە نییە کە تەنها لە هەوڵی کاولکردندان، بەڵکو بۆ ئەوانەیە کە خاوەنی ئازایەتی بنیادنەرانن. بەڵام ئەبراهەم کوپەر وەک شیکەرەوەیەکی سنتەری جوولەکەکان لە جیهاندا نیگەرانیەکانی بەرامبەر جیهادیە تیرۆریستیەکان لەوە گەورەترە کە تەنها هێزێکی سەربازی کوشندە بن. من لەو باوەڕەدام لە کۆتاییدا بەڕێوەبەرە جێبەجێکارەکانی کۆمپانیای ئەپڵ، سامسۆنگ، فەیسبوک، گوگڵ، یوتیوب و تویتر یارمەتیدەر دەبن بۆ ئەوەی بگەنە استراتیژیگەلێکی تەکنۆلۆژی کە لە تواناییدایە پارێزەری ژیانی تایبەتی خەڵکە باشەکان بێت و ئاسانکاری بۆ دەست پێڕاگەیشتنی خێرا بەو زانیاریانە بکات کە جیاوازی لە نێوان مردن و ژیاندا دەکات لە جەنگی دژی ترۆریستان. دوابەدوای ئەو هەڵمەتە تیرۆریستیانە ئیتر ئەوروپا لە بەردەم بەرپرسیارەتی و بەخۆداچوونەوەیەکی گەورەدایە لە ڕووی یاسایی و شارستانی و چارەسەرکردنی جیهادیەکانی ناو خودی ئەوروپا. بەڵام ئایا ئەو خاڵە لاوازە یاسایی و ئاسایشی و شارستانیانە چین کەوا دەکات جیهادیەکان لە تۆڕێکی پەیوەندی چالاک دابن و لە شوێنە هەستیار و گشتیەکاندا کردەوەی کوشندە ئەنجام بدەن؟ ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.